سلاوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سلاوی خوای گەورەتان لێبێ و جەژنی قوربانی پیرۆز لە تەواوی ئێوەی بەڕێز و خۆشەویست پیرۆز بێ و خوای گەورە بیکاتەمایی خێر و خۆشی بۆ تەواوی موسڵمانانی جیهان. دەربڕینی هاوسۆزی بۆ ستەم لێکراوان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. مامۆستا مەسعود محەممەد لە بیرەوەریەکانی خۆیدا دەفەرمێ جارێکیان لە شاری کۆیە شانۆگەریە کرا و باوکیشم واتە مەلای گەورەی کۆی ئامادەی ئەو شانۆگەریە بوو. لە کۆتایی شانۆگەریەکەدا بە دروشمێک کۆتایی بە شانۆگەریەکە هات کە دەیگوت ستەمکار بەردەوام نابێ و ڕۆژێک دێ دەڕوخێت. باوکیشم واتە مەلای گەورەی کۆیە فەرمووی ڕاستە ستەمکار بەردەوام نابێ و ڕۆژێک دێ دەڕوخێ، بەڵام تا ستەمکارێک دەڕوخێ هەزاران ستەم لێکرا و ماڵوێران و پەژمردە دەبن. بە درێژایی مێژوو ئەوەی میلەتەکانی ڕووخاندووە و بە چۆکیدا هێناون تەنها و تەنها ستەم و زۆرداری بووە بەرامبەر بە ستەم لێکرا و چەوساوەکان و تاکە مەترسیەک بەردەوام هەڕەشە بووە بۆ ژیانی مرۆڤەکان و ترس و بیمی خستۆتە دڵیانەوە و لێی ترساون ستەم و زۆرداری بووە. بە درێژایی مێژوو کۆمەڵێک ستەمکار و ئاغا سواری ئەسپەشێتەی خۆیان بوون و خەڵکی و جەماوەریان چەوساندۆتەوە و خەڵک و جەماوەریشیان خستۆتە بەردەم دڵڕیانێکەوە، یا دەبێت لەگەڵمان بن یا دژمان بن. کاتێک ستەم بەرپا بوو ئیدی مرۆڤەکان دەبنە دووبەرە بەرەی ستەم لێکرا و ستەمکاران، بۆیە ئەرکی مرۆڤەکان هەمیشە لە بەرەی ستەم لێکراوان بن و هاوسۆز و هاوخەمیان بن و هەوڵیش بدەن ستەمی ستەمکار کەم بکەنەوە. لەم بەرنامەیەدا باس لە هۆکارەکانی دروستبوونی زوڵم و ستەم دەکەین لە وڵاتی میانمار بەرامبەر بە موسڵمانە بێهێز و مستەزعەفەکان و هاوسۆزی دەربڕینی موسڵمانانی دیکە بەرامبەر بەو موسڵمانە چەوساوانە. لە کاتێکا خەڵکی دەیانویست ڕۆژەکانی جەژنی قوربانی پیرۆز بە خۆشی و ئاسوودەیی و دڵخۆشیەوە بەسەربەرن، گەلی بێڕەحم و بێبەزەی میانمار بەرامبەر بە کەمینەیەک لە موسڵمانان خراپترین و پیسترین جۆری سزایان بەسەر ئەو موسڵمانانەدا هاوشێوەی ئەسحاب الأخدود بەسەریانە دووبارە کرایەوە بۆ قسەکردن لەسەر هۆکارەکانی زوڵم و زۆر و چۆن ئێمە هاوسۆز و هاوخەم بین بۆ موسڵمانانمان لە هەر شوێنێکی ئەم دنیاە بن. میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانکخوازی ئیسلامیم کردو. مامۆستایان سوپاس بۆ ئامادەبوون و دووبارە جەژنی قوربانتان پیرۆز بێ و خوا بیکاتەمای خێر و خۆشی. سپاس بۆ جەنابتان، جەژن لە هەموو لایەک پیرۆز بێ ئینشاڵڵا، خوای پەروەردگار و جەژنە بکا بەمایی سەرکەوتنی موسڵمانان و تیاچنی زاڵم و ستەمکارەکان ئینشاڵڵا. مامۆستا سەرتا پێم خۆشە لە باس و وەسفێکی زوڵم و ستەمەوە بچینە نێو باسەکەمانەوە، پێناسەیەکی زوڵم و زۆر بکەین دەواازەی ئەم باسەمان زوڵم و زۆر چییە و لە چیەوە سەرچاوە دەگرێ. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. دیارە کەلیمەی زوڵم ناوەکەی بەخۆیەتی کە ابن فارسی لغویە فەرمێ زوڵم لە زمانی عەرەبیە دوو مانای هەیە، یەکێکیان بریتە لە تاریکی پێچەوانەی نور و ڕووناچیە، ئەوی تریشیان بریتێ لە دانانی شتێک لە غەیری ئەو جێ شیاوەی خۆی کە هەیەت، یعنی شتێک کە شایستەی خۆی نەبێت لە شوێنێک کات داینی کە شایستەی خۆی نەبێت، ئەوە مانای زوڵم و ستەمە لە ڕووی زمانەوە. جا ڕاغیبی ئەسفاهانی ڕەحمەتی خوای لێبێ کە پێناچەی زوڵمەکە فەرمێ زۆرترین زانایانی زمان لەسەرەوەن زوڵم بریتێ لە دانانیشتی لە غەیری جێگاکەی خۆی، وەضع الشەیء فی غەیری مەوضعیه. جا ئەوە چی بە زیادکردن بێ یا بە کەمکردن بێ یا دەستکاریکردنی کات و شوێنی شتەکە بێ، ئەوانە هەموو بنە زوڵم و ستەمکردن. یعنی زوڵم و ستەم هەندێک جار بە زیادکردنە، شتێکە حەقی ئەوەیە پەنجای پێ بدرێت تۆ شەستی پێ بێ ئەو بێتە زوڵم، چلشی پێ بدەی هەرە بێتەوە بە زوڵم، و شتێکە پێویستەکە لەم کاتەیە بوترێ نەیڵی، شتێک پێویستەکرێ لەم شوێنەیە دانرێ داینەنی، ئەوە هەموو ئەبێتە زوڵم و ستەمکەیتر، ئەوە هەموو بوارەکانی ژیانەگرێتەوە پێناس. زۆر باش. مامۆستا زۆرجار خەڵک وا دەزانێ هاتنی یەک لە دوایەکی پێغەمبەرەکان و ئاین و بەرنامە ئاسمانیەکان تەنها بۆ ڕووخاندنی کوفرە، بەڵام کە وردەبینەوە لە قورئانی پیرۆز و لە ئەرکی ڕاستەقینەی پێغەمبەران وەجتەنی بۆ تاغوت زیاتر لەوە چێ ڕووخاندن و نەهێشتنی زوڵم و ستەمە. ئایا ئەرکی ڕاستەقینەی پەیامە ئاسمانیەکان تەنها بۆ لابردنی کوفر و بڵاوکردنەوەی یەکتاپەرسیان زوڵمکردن لەوە چێ ئەو کۆمەلگانەی بە چۆکیان ناوێ و خوای گەورەش وەکو بەزەیەک بۆیان ئەم بەرنامەی ناردووە؟ طبعا بێگومان بناغەی بەرنامەی هەموو پێغەمبەران بریتی بووە لە چەسپاندنی یەکتاپەرستی و دادپەروەری، وەزانایان وتویانە گەورەترین پایەی یەکتاپەرستی بریتێ لە دادپەروەری،
أو قرآن زور بروني خواهي پروردگار فرمي لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط أو زور رونا لقرآن كخواهي پروردگار پیغمبرانی بويا ناردوه پیامیشی بويا ناردوه بو ئەوەی کە خەڵکی لە نێو خۆیانە ژیانیان بەدادپەروەری بەڕێوە بچێ. گەورەترین زوڵمیش ئەو زوڵمەیە کە ئینسان دوورکەوێتەوە لە خوای پەروەردگار کە ئەمە هۆکاری گەورەی زوڵم و ستەمە کە مرۆڤ بە ئەندازەی دوورکەوتنەوەی لە خوای پەروەردگار ئەو کاتە زوڵم و ستەمەکات چونکە خوای پەروەردگار سەرچاوەی عەدل و عەدالەتە یەکێک لە ناوەکانی خوای پەروەردگار عەدلە یەکێک لە ناو سیفەتەکانی خوای پەروەردگار بۆیە مرۆڤ تا دوورکەوێتەوە لە خوا و لە پەیامی خوا زوڵم و ستەمی زیاترە با ئەو مرۆڤە ئیدعای ئیسلامەتی و موسڵمانەتیش بکات. ئەمجا وەکو جەناب فەرمووی بە سەرنجدان لە دەقەکانی قورئان و سونەت بۆمان دەرەکەوێت کە پێغەمبەران بە دەرەجەی یەک ڕوبەڕووی زوڵم بوونەتەوە. جا ئەوەی قورئانیش بۆمان باسەکە گەورەترین دەرەجەی زوڵم شرک و هاوڵدانانە بۆ خوای پەروەردگار. پێچێ ئەمە هۆکارێک بێ لە هۆکارێکی ئێستا وای کردو لەم هەفتەی ڕابردووە ئەو هەموو ژمارە زۆرەی موسڵمانان ئەسووتێنرێن و ماڵیان وێرانەکرێ و چاڵیان بۆ هەڵەکەنرێ و ئەوەیان خەڵک ئەیبینێ ئەگەرچی ئیعلام زۆر جار لی بێدەنگە ئەوە هۆکارێکیان ئەوەیە یعنی ئەم خەڵکە کە ئەوێت برەو بە دینەکەی خۆی با دینێکی باتڵ کە هەیەی بەرنامەیەکی باتڵ کە هەیەی هۆکارێکە وای لێکردووە کە ئەوێ خەڵکێکی موسڵمان لە ناو بەرێ. حتمما هاتنی پێغەمبەران بە دەرەجەی یەکەم بۆ نێشتنی زوڵمە. دواتر خوای پەروەردگار لە قورئانە کە باسی لە ناوبردنی ملەتانەکە کە تاوەکو هاتنی پێغەمبەری ئەمە عەلەیهی سەڵات وسەلام هەندێک مێژونووسپیان وایە تا هاتنی پێغەمبەر موسا تا هاتنی پێغەمبەر موسا عەلەیهی سەلام خوای پەروەردگار بەرنامەی وا بۆ لە سەرزەویە بۆ خۆی زاڵمەکانی لە ناو بردووە. یعنی ئەوە نەیکرۆتە فەرز موسڵمانان جەنگ و جیهاد بکەن بە پێغەمبەرەکەی و تۆ بچۆ دەرە لەو شوێنە سەلامی خوا لەسەر هەموو پێغەمبەران بێ خوای پەروەردگار بۆ خۆی لە ناوی بردوون. خوای گەورە لە قورئانە فەرمیێ وەلەقەد ئەهلەکنا القوڕون من قبلکم لەما ظەلەموا خوای پەروەردگار فەرمێ بێگومان چەندەها ئاوەدانی و شار و وڵاتمان پێشتر لە ناو بردن لەبەرەوەی کە زوڵمیانە کرد. ئەوە لە سوورەی یونوسا لە سوورەی کافا فەرمێ وتیلکە القوڕە ئەهلەکناهم لەما ظەلەموا خوای پەروەردگار فەرمێ ئەو کۆمەڵە شار و ئاوەدانیە قوڕا بە شار و ئاوەدانی ئەوترێ هەر بەلادێ ناوترێ یعنی ئاوەدانی خوای پەروەردگار فەرمێ لە ناومان بردن لەبەر زوڵم و ستەمەکە کەواتە ئەوەی کە خوای پەروەردگار لە قورئانە بۆ ئێمە ڕوون کردوێتەوە خوا کاتێک کۆمەڵگایەک لە ناوبە ئەگەر زوڵم و ستەمی کرد بەڵام بە هاتنی پێغەمبەر موسا بە تەحدید بە هاتنی تاالوت پێغەمبەر کە بەعزێک کەڵێن پیاوچاکێک بۆ بەعزێک شەڵێن پێغەمبەر بووە لەوێوە خوای پەروەردگار تەشریعی جیهادی کردووە خوای پەروەردگار هانی داوە ئەم جابێ موسڵمانان وەدەنگ بێن لە ئاستی زوڵم و ستەمەکان خوای پەروەردگار ئەو بەرنامەی هەڵگرت کە بۆ خۆی زاڵمەکان لە ناو بەرێ یعنی وحی بکا بۆ پێغەمبەر بۆیە بینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەروەردەی خەڵکی کردووە خەڵکێکی باشی پێگەیاندووە ئەم جار هەموو هۆکارەکانی گرتووەتە بەر بۆی ڕوبەڕووی زوڵم بێتەوە ئەو هەموو ئاەتی قورئانیش کە باسی جیهاد و قیتالەکە بۆ ئامانجی گەورە لە جەنگ و جیهادا بریتیە لە نەهێشتنی زوڵم و ستەم. بەڵێ مامۆستا کاتێک سەیری ڕەوشی موسڵمانانەکەین لە ئێستایەوە موسڵمانانی بۆرمان لە پێشتان بۆ موسڵمانانی کوردستان موسڵمانانی فەلەستین موسڵمانانی شیشان و ئەشگەڕینەوە بۆ دەقەکانی قورئان سەیرەکەین وەکو پێغەمبەری خوا فەرمێ ئیبن عەباس فەرمێ لەسەر لە بەیانێکا جوولەکە هەفتا پێغەمبەری شەهید کردن و سەر لە ئێوارەکەی ئەو تەبع و ئەوانەی کە شوێن کەوتویان بوون یان بۆ من سەیری بەسەراتی ئەسحاب الأخدود دەکەین هەمیشە موسڵمانان ئەوانەی لایەنگری خوا و بەرنامەکەی خوا بوون هەمیشە لە چەوساوەیی و نەهامەتی و ستەم لێکراویا بوون هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێتەوە؟ بەڵێ دیارە هۆکاری سەرەکی بۆ هێشتنەوەی دەسەڵاتی زاڵم و ستەمکارە ئەو زاڵم و ستەمکارە ئەزانەی ئەگەر حەق بێت و حەق بێتە ئاراوە خەڵکانێکی شوێنکەوتەی حەق دروست بن حتمما دەسەڵاتی ئەم لێژە بێ و بەرەو نەمان و تیاچوونەچێ بۆیە هەمیشە لەبەر مانەوەی دەسەڵات ئەو کەسەی کەوا ئەکا بە دەرەجەی یەک لەبەر مانەوەی دەسەڵاتی خۆیەتی کەوای کردووە هەر کەسێک ئەوەی کە کردووە بە درێژایی مێژوو ئەوە هۆکارێکی سەرەکیە. هۆکارێکی تر هەندێک جار شوێنکەوتەی هەوا و ئارەزووە یعنی خەڵکێک هەر بۆ ئەوەی کە هەوا و ئارەزووی خۆی چی داوالێکە خەڵکێکی زۆر نەکبەتەوە کتم ئەوەی کە دوورەکەوێتەوە لە خوای پەروەردگار ڕەنگە دڵی بەوە خۆش بێ مناڵێک بسووتێنێ یعنی ئەوەی سەکە ئەیبینی ئەو خەڵکە دڵی بەوە خۆشە مناڵێک ئەسووتێنێ یا بە پێوە ئەچێتە سەر مناڵێک کە هێشتا پێی نەگرتووە ئەوە کە ئەو وێنانە کە بڵاو کراونەتەوە ئەوە نیشانی شوێنکەوتنی هەوا و ئارەزوویەتی دەرەجە یەکیش حتمما دەسەڵاتدارێک لایەنگریەکە کە بەو شێوازە خەڵک بچەوسێنێتەوە. دواتریش خوای پەروەردگار وای کردووە کە ئەم ژیانە بریتی بێ لە تاقیکردنەوە ڕنگ بێ هەندێک جاریش ئەو خەڵکە باسی ئەوەی میانمار ناکەم ئەو خەڵکە کە هەندێک جار زاڵمێکیان بۆ دێ هەندێک جار ڕەنگە خەڵکەکە خۆیان شایستی ئەو زاڵمە بن یعنی کەسێک کە دەسەڵاتدارێکی زاڵم حکومەکە ئەو خەڵکە مستحقی ئەوەی بۆیە خوای پەروەردگار
ئەوەیان بۆ نێرێ یعنی مەرج نییە بڵێین هەموو سەردەم و وڵاتێک یەک هۆکار هەیە ئەکرێ هەندێک شوێن خەڵکەکە خراپن خوای پەروەردگار ئەوە لە کوردارە زاڵم زەواڵی بۆ بنێرێ ئەوە هەندێک جار ڕەنگە ئەوە هۆکارەکە بێ هەندێک جار مانەوەی ئەو دەسەڵاتێ بە تایبەتیوانی کەمێژوو خوای پەروەردگار باسێکە ئەمەی فیرعەون و نەمرود و ئەصحاب الأخدود ئەوەی کە ئێستا بینی کابرا بووی دەسەڵاتی خۆی بمێنێتەوە ئەبێ برەو بەو زوڵمەی خۆی بدا و حتمما مەسیریشی هەرتیا چوونە پێش قیامەتیش خوای پەروەردگار هەر لە دنیاە زاڵم لەناو ئەبە هەندێک جاری شوێن کەوتنی هەوا ئارەزووە ئەمە هۆکارە سەرەکیەکانن مامۆستا حیکمەت چییە لەمانەوەی بەردەوام یام تەمەنێکی زۆر لە ستەمکارەکان کاتێسەی دیکتاتۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕازەکەین لە حوسنی مبارەک لە قەزافی لە سەدام لە هیچ تریش بۆ 30-40 ساڵ ئەمێننەوە خەڵک برسیەکەن خەڵک دەگوژن خەڵک توندی زیندانەکانەکەن حکمت چییە کە ستەمکارەکان کە خوای گەورە ئەم هەموو زوڵم و ستەمەشیانە بینێ بەڵام هێشتا دەمێننەوە و ماوەیەکی زۆر بە ستەمەوە بەسەرە بن بەڵێ جارێ ئینسان کە ئەو زوڵم و ستەما بینێ شەیتان وەسوەسە و خۆتورکەی ئەوە دروست نەکا کە ئەمە خوا لێ بێ ئاگای خوای پەروەردگار فەرمێوە لا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون يعني وا گومان مەبن خوای پەروەردگار بێ ئاگای خوای پەروەردگار ئاگای لێیەتی و ئەی بینێ ئەوە یەک دوو خوای پەروەردگار لە هەندێک ئاەتا باسی ئەومان بۆکە هێشتنەوەی دەسەڵاتی زاڵم لەبەرەوەی سزاکەیان زیاتر بێ لە قیامەتە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ ولا تحسبن الذين كفروا انما نملي لهم خير لانفسهم انما نملي لهم ليزدادوا اثما هەندێک جار خوای پەروەردگار فەرمێ وا گومان مەبە کافرێک کە دەسەڵاتم هێشتۆتەوە ئەوانە بۆ ئەوە بێ کە خوای پەروەردگار خۆشی و پێی خۆشە ژیانی خۆشی پێ بدات نه خوای پەروەردگار فەرمی ئەوە بۆ ئەوەیە کە تاوان زیاتر بکە و عقوبەی زیاتر بێ و سزای زیاتر بێ لای خوای پەروەردگار و پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام فەرمێ إن الله ليملي للظالم خوای پەروەردگار دەستوری وایە ماوەیەک مۆڵەت ئەدا بە زاڵم و ستەمکار حتى إذا أخذه لم يفلته أفرميك بلام لبرك خوای پەروەردگار گرتی نایلێ لە دەستی دەرچێ یعنی تۆ جاری وایە بینی تە زاڵم و ستەمکارێک لە قیمەی دەسەڵاتە بووە چی ئەوانەی کۆن و یا ئەوانەی تازن زۆر بە زەلیلی تیا چووە ینی بۆ منە لە کۆنا کە داستانی فیرعەون خوێنیتەوە ئەو بە سوپایەکی بێژمارەوە شوێن پێغەمبەر موسا و شوێن کەوتوانی کەوتن هەر لە پڕ خوای پەروەردگار ئەوها بەحرەکەی بۆ هێناوە بە یەکاو هەمویان غەرق بوون و تیا چوون و هاواری کردو و موسڵمان بوو موچی ئەوە هیچ ئیسفادەیەکی نەبوو خوای پەروەردگار کە گرتی بەو شێوازەی لێکە تازەیش کە بینی زاڵمێک 40 ساڵ زوڵموانە کە دواتر لە زێرا بە خەڵک دێنە ڕەنگە مناڵێ بیکوژێ ڕەنگە خەڵکێک بیکوژێ کە هیچی بە هیچەوە نییە بەڵام حکمەتی خوای پەروەردگار لەسەر زەوی وایە بۆیە زاڵمێڵێتەوە هەندێک جار خوای پەروەردگار بۆ تاقیکردنەوە لە سورەی محەممەدا خوای پەروەردگار فەرمێ ولو شاء الله لانتصر منهم خوای پەروەردگار فەرمێ ئەگەر خوا ویست بای مسلمانانی سەرەخست بەبێ هیچ شتێک بەڵام ولكن ليبلو بعضكم ببعض خوای پەروەردگار ئەم ژیانە بۆ تاقیکردنەوە خوای پەروەردگار خەڵک تاقیەکاتەوە مسلمان هەبووە مەسەلا هەتا 5 ساڵ پێش ئێستاش پشتگیری ئەم دەسەڵاتە زاڵمەی نەکردووە ئێستا پشتگیری ئەو دەسەڵاتە زاڵمەی خوای پەروەردگار تاقیەکاتەوە خۆ خوای پەروەردگار ئەم عەبدەیە ناسێ بەڵام ێ بۆ خەڵک دەرچ ئێمە خەڵکێکی زۆر هەبووە چەند ساڵ پێش ئێستا ڕەنگە معارەزە بوو بێ و ئێتر ئەگەر معارەزەکەی لەبەر خوا بوو بێ ئەوە شتێکی زۆر باشی کرد و ئەگەر لەبەر دنیایش بوو بێ ئەوە هەر لە دنیای پاداشی وەرە خەڵکێک هەبووە معارەزەی ئەم دەسەڵاتدارە بوو خەڵکێکی موسڵمان لەبەر خوا کردوێتی ئێستا ڕەنگە لەگەڵ دەسەڵاتەکەی بێ چۆتە پەنایدە ها خوای پەروەردگار حکمەتی خوای پەروەردگار ئەم عەبدانە دەرکەوێ بزانێ چێ ڕاستەکا و چێ ڕاست ناکە ئەکرێ حکمەتی زۆری ئەوە بێ کە ڕۆ مسلمانان خوای پەروەردگار دەرکەوێ جا سوبحان الله من سەیری هەنێ دیمەنی ئەو مسلمانانەی میانمارم کرد لە کاتێکە ئەم بەناشرینترین شێوە ئەکوژێ ئەم دەست بەرزەکاتەوە دوعاکە ڕەنگە خەڵکی تر بێ هەر بیری دوعاوان ینی ئەو ئیمانەکەی زیاتر بەهێزە بێ بەو زوڵم و ستەمەی کە لێی کراوە زۆر باشە مامۆستا ئەو مەترسیەی بەهۆی زوڵم و زۆرە و ڕوبەڕووی مرۆڤەکانە بێتەوە کاتێکە ستەمکارێ ستەم لە هاوڵاتیەکی وڵاتەکەی کا پێچێ خەڵکێکی تریش بۆی ئەم زوڵم و زۆرەوە تووشی مەترسی و دڵتەنگی و ئەم شتانە بێ ئەو مەترسی و زوڵم و زۆرانی کە بەهۆی زوڵم و زۆرە ڕوبەڕووی مرۆڤەکانە بێتەوە کامەیە ئەو مەترسیانە طبعا زوڵم کە ئێتر وەکتم ناوەکەی بەخۆیەتی کە ئێمەش هەر کەمتر وایە ستەم بەکاربێنین زوڵم کە تاریکیە ژیانی مرۆڤ تاریکە کا پێش هەموو شتێک لە هەر شوێنێکا زوڵم و ستەم هەبوو ئێتر خۆشی لەو وڵاتەیە نامێنێ کە عەدالەتیش هەبوو خۆشی لەو وڵاتەیە بێ ئەوە بۆ هەموو بوارەکانی ژیانی ئینسان تێکەچێت کە دەسەڵات زاڵم بوو
ئەگەر زوڵمەکەی زۆر بوو لە هەموو بوارێکە ئەترێکە طبعا ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ زوڵم یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان لە کتێبی تاوانە گەورەکانە لە تاوانی 26 حسابی کردو ئەڵێ ئەگەر ئەم زوڵمە پیاوێک لە ماڵ و لە خێزانی خۆی بیکا زوڵمە دەسەڵاتدارێکی بیکە هەر زوڵمە بەڵام ڕێژەن ڕێژەکەی ئەمە وەندەی ڕێژەکەی ئەو زیاترە دەرەجەکەی تاوانی ئەم زوڵم هەر زوڵمە بەڵام پێیەکێ زۆر جار یعنی زۆر جار ئەوەی کە تەجربە کراوە پێیەکێ ئەو تاکانەی کۆمەلگا خۆیان ئەو زوڵمەیان دروست کردبێ خۆیان ئەو زاڵمەیان دروست کردبێ یعنی ئێستا ئێمە کە ئەو زوڵمە بە ئاشکرا لەو میلەتێ ماکرێل ئەو چند ساڵی دوای ئەو زوڵمی ئەوە کە الحەمدوللا تا ئێستا زوڵمەکە زوڵمی دارایە بە سوپاسی خوا بکەی کە نەگەیشتۆتە زوڵمی خوێن ڕشتن و شەڕ و ئاژا و ئەوانە بەدیوێکە نەوەک بەدیوەکە معنەوە لێی بێدەنگ بین ئەو زوڵمەی کە لە میلەتە کرێ ئەوانە زوڵمێکی دارایی کە ئەکرێ ژیانی خەڵک تێکەدا و ناخۆشەکە بەڕاستی بەڵام احتیمالی شیە ئەو خەڵکی کە ئەو زوڵمەی لێکراوە بۆ خۆی مستحقی ئەو زوڵمە بێ شکرانی خوای پەروەردگاری نەکرد ئەوش زوڵمی کردووە لە لای خۆی خەڵکێکی زۆر ئەگەر بەوردی سەیری ژیانی خەڵکەی زۆر جار ڕەنگە ئەو خەڵکە مستحقی ئەو زاڵمە بێ بۆ خوای پەروەردگار نادوێتی و ئێمە بۆ خۆمان وەکو مسلمان وەکوی کە ئیمانمان بەخوایە قەنەعەتمان وایە خوای پەروەردگار زوڵم ناکە ئین الله لا یظلم مثقال ذرة خوای پەروەردگار بە ئەندازەی دەنکە خەردەلەیەک زوڵم لە هیچ کەس و لە هیچ میلەتێ ناکە ئەوە خەڵکی خۆیانە زوڵم لە خۆیانەکەن و خوای پەروەردگار ئەو زاڵمەیان بۆ ئەنێرێ بەڵێ مامۆستا مرۆڤەکان چۆن ڕوبەڕووی ستەم ببنەوە چۆن ڕوبەڕووی زوڵم ببنەوە خۆیان لێ بپارێزن بەڵێ دیارە ئەمە چەند هەنگاوێک پێویستە یەک دیارە مرۆڤەکان دابەشە بن بەسەر چەند دەستەیەکە مرۆڤی موسڵمان و ناموسڵمان ئەبێ موسڵمان و ناموسڵمان لە ئاستی زوڵمە هیچیان بێدەنگ نەبن یعنی وی کە زوڵمی لێکرێت تەنانەت ئەو کەسێکی کە سوودمەندە لەو زوڵمە خۆ خەڵکێکە ئێستا سوودمەندە لەو زوڵمەی کە لە وڵاتی ئێمە کرێ ئەگەر ئەویش عاقڵ بێ نابێ بێدەنگ بێ لە ئاستی ئەو زوڵمە چونکە ئەو زوڵمە ئەبێتەوەی تیاچوونی خۆشی لە ناوەچێ و دواتر خۆشی نامێنێ کە ئەوە شتێکە کە ئەوە لێمان معلومە خوای پەروەردگار سوێنی خواردووە فەرمێ وعزەتی وجەلالی لأنصرنك ولو بعد حين لە فەرمودەی صحیحە خوای پەروەردگارە فەرمێ سوێن بە عیزەت و گەورەی خۆم مەظلوم و ستەملێکراو هەر سەرە خەم ئەگەر دوای ماوەیەکیش بێ ماوە لای ئێمە زۆراڵین 40 ساڵ و 50 ساڵ لای خوای پەروەردگار کات و ماوە نییە بەڵام بۆ ئەوەی کە ئێمە ڕوبەڕووی زوڵم بینەوە یەک پێویستمان بە پەروەردەکردن هەیە یعنی هەر تاکەکانی کۆمەلگە پەروەردەکرێ ئێمە زۆر جار هەر لە ناو مزگەوتەکە یا زوڵم لە یەکترەکەین مسلمانێک لە پەنای مسلمانێکان نوێژەکە ڕقی لێیەتی لە دوای مامۆستایەکە و نوێژەکە زوڵمی لێکە غەیبەتێکە شتێکی پێ ئەڵێ کە هەر ئەسڵ و ئەساسی نییە یعنی من زۆر جار وتمە جار ئێمە پێویستەکە ئەم زوڵمە لە ناو مزگەوتەکانەوە دەست پێ بکەین یعنی تاکەکان پەروەردەکرێن باجارە لە ناو مزگەوت ئەمجا دوای خەڵکی دیندار ئێستا زۆر عایلە هەیە هاوسەرەکان زوڵم لە یەکترەکەن یعنی زۆر مسلمانەیە 5 فەرز لە مزگەوتە زوڵم لە خێزانێکە حاڵەتی وامان زۆر بیستووە و بۆ خەریکە بە شتێکی دیاردەوە ئەوانە مسلمان هەیە زوڵم لە دایک و باوچێک مسلمان هەیە زوڵم لە مناڵەکانێکە هەیە زوڵم لە دراوسێکەیەکە هەیە زوڵم لە ژینگەیەکە مسلمان هەیە ئێستا لەم شارەی ئێمە بەو قەیرانەشەوە ڕەنگە ڕۆژی 50,000 دینار لە دوکانەکەی دەستیکەوێ ئامادە نییە 250 دینارێ بدا بە علاگەیەکی خۆڵ بەردەم دوکانەکەی خۆی خاوێن کاتەوە ئەوانە هەموو زوڵمن خۆ بەڵام تر وەکوتم دەرەجەی زوڵمەکە ئەم زوڵمانەکە خەڵک کردی وردە زاڵمی گەورە پێیا بێ بۆیە من قەنەعەتم وانە هەموو شتێک بڵین بە شۆڕش و ئەوانە طبعا شۆڕش ئەوە ئەخیر شتە ئەبێ بکرێ ئەبێ شۆڕش بکرێ بەرامبەر بە زاڵم بەڵام ئەبێ جارە بین ئەم خەڵکەی کە زوڵمی لێکرا ئەم سەم لێکرا لەبەر حاڵی چۆنە حاڵی ئەم خەڵکەیش بخوێنینەوە ئێمە گومانمان لەوەیانە ئەم دەسەڵاتی کە زوڵمەکە چی لە کوردستانە لە میانمارە لەو سەری دنیا هەر کەسێک کە زوڵمەکە ئەوەی تۆزێک ویژدان و عەقڵی هەبێ ئەبێ ڕوبەڕووی بێتەوە ئەم زوڵمەی کە ئێستا ئەکرێت لە مسلمانانی میانمار ڕەنگە درڕندە و ئەوانەیش دوو لە ڕووی جەنابتان و بەڕێزان ڕەنگە ئەویش قبوڵی نەبێ ئەبێ جارێ ئەم تاکانە سەیری ژیانی ئەم خەڵکەکەینەرێ ئەم خەڵکە ژیانی چۆنە لەگەڵ یەکتریا بین ئەم خەڵکە جارێکتر پەروەردەکرێتەوە هەر یەکێک لە ئێمە ئێستا هەر مسلمانە گوێی لە منە بە خۆشمەوە با خۆم زوڵمێک لە خۆما کەمکەمەوە زوڵمێکە لە خۆم کردووە زوڵمێکە لە دینداریما هەیە زوڵمێک لەگەڵ مناڵەکانما هەیە لەگەڵ دراوسێما هەیە لە پیشەما هەیە لە کاسبیما هەیە بە هەر یەکێ زوڵمێکم کەینە بدام دەسەڵاتەکەیش وردە زوڵمەکەی کەمەکات بەڵام بۆ ڕێگرتن لە زوڵم بۆ نێشتنی زوڵم جارە بێ ئەم خەڵکە پەروەردەکرێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام وای کردووە خەڵکێکی باشی پەروەردە کردووە ئەم جار شۆڕشەکەی بەرپا کردووە 13 ساڵ پەروەردە ئەم جا دواتر چووە ئەبێ ئەم خەڵکە پەروەردە کرێتەوە پەروەردەیەکی تەندروست بکرێ ڕێک و پێکوانە ئەم جا ئەو کاتە زوڵم و ئەوە کەمە بێت بۆیە من پێم وایە دەرەجەی یەک ئەبێ پەروەردە دەست پێ بکەین هەر کەسێک بە پێی توانای خۆی ئەم جار بێتە سەروتر ئەو خەڵکانی کە
هیچ نەبێگە دەستیشیان ناڕوە دەنگیان نەڕوە بابە خەتۆ دەنگتە ڕوا بۆچی پشگیری لە زاڵمەکەی یعنی بە تایبەتی ئەوەی کە پێوترێ مامۆستا و بانخواز و ئەوانە یعنی عیبە ئەگەر دژایەتی زاڵمیشت پێ ناکرێ و ناوێری دژایەتی زاڵمکەی بۆ پشگیری زاڵمەکەی ئەخە زۆر سەیرە تۆ کەسێک بە ناوی دینەوە پشگیری زاڵموانە بکە خۆ کاتی خۆشی کە کورد بەناو ئەلفالوانی کە کراوەڵێن فتوای بۆ درراوە فتوا لەلایەن خەڵکێکەوە کە ێستا ڕەنگە لە کوردستانە دەستیان بڕوە یعنی مە زۆر سەیرا بێم خەڵکانیش بەخۆیان بچنەوە یعنی خەڵکێک بە ناوی دینەوە دیفاع لە زاڵمۆمانە بکە زۆر سەیرە یعنی من زۆرم پێ سەیرە مامۆستایەک بە میراتگری پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام لە بریەوەی دژایەتی زاڵم کا بڵێ وەڵاو وەلی ئەمرمەوە بێ تاعەت و چی و ئەوانم بۆی بێ هیچ ناڵێم هەر ئینسان بێدەنگ بێلەوە زۆر باشتر ئەو پرسیار سەر بەخۆ بکەم قورئانی پیرۆز تێڕوانی بۆ ئەو جۆرە کەسانە چییە بۆ منە سەیری بەشارە سەر دەکەین دە 12 عەمامە بەسەری بە دەورە بێت حوسنی مبارەکمانە کرد تەنانەت ئەو مفتیەکەی هین مفتیەکەی میسری لەگەڵدا بوو ڕۆژێکی دووشەم وتاری دەدا دەیگوت ئاوا کۆکێکی وا گوتی گەورم چەند جار گوتومە ڕۆژی سونەت مەگرە ینی بەو شێوە تەنانەت ئەم ستەمەی بۆدا ئەپۆشێ قورئانی پیرۆز و فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن سەیری ئەو کەسانە ئەکەن یان بۆن ئیبن تەیمیە ئەو پاسەوانی کە لەگەڵ لە زیندان لەگەڵایەتی ئەڵێ بمبورە بەدەست منی ئەڵێ ئەگەر تۆ نەبی ئاغا ستەمکارەکەش ناتوانێت من توندی زیندانەکان ئەوە گومانمان لەوە ینی ئەوە کە تەماشای قورئانەکەین خوای پەروەردگار لە قورئانەکە باسی فیرعەونەکە ئەفەرمێ کە فیرعەونمان لەناوبر فەئەغرەقناه وجنوده یعنی ئەوە نیە خوای پەروەردگار بڵێ ئەم سەربازانە لەبەرەوەی داماون خوا ڕەش و ڕوتن لەبەر پارە دوایان کەوتن خوای پەروەردگار ئەفەرمێ کە فیرعەونمان غەرق کرد سەربازەکانیش ئەمە لە دنیا ئەی لە قیامەتە خوای پەروەردگار فەرمێ ئەدخیلوا ئالە فیرعەون ئەشەد العەذاب ئەوەی شوێن فیرعەونەکان کە لە دنیایە کە عقوبە هات ئەویش ئەگرێتەوە ئەو کەسێک کە ئەوەیە بەڵام ئەوەی کە بینەوە سەر پرسیارەکەی جەنابەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی صحیحە کە شێخ ئەلبانی لە سلسلەکە هێنایەتی ئەفەرمێ لە کۆتا زەمانە عنی ئێستا ئەفەرمێ کۆمەڵێک کاربەدەست پەیا ئەبن لە ناو میلەتی منها لە ناو ئومەتی منها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ ئەمانە زوڵمەکەن نافەرمێ کافرن فەرمێ زوڵمەکەن ئەفەرمێ هەر کەسێک فەرمێ دەستە و دایرەیشیانێ پێغەمبەر سەڵام فەرمێ حەواشیانێ و حیمایە و دەسەڵاتدار و ئەوتر ئەوەی کە لەگەڵیانەیە چەپڵیان بۆ لێدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر کەسێک بچێتە لای ئەمانە پشگیریان بکە لەگەڵیان نابێت تەئیدیان بکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئەوە نە من لەوم نە ئەویش لە منە یعنی پێغەمبەر سەڵات وسەلام تەبەڕی لێ کردووە خۆی لێ دوورخستۆتەوە فەرمێ لە من نییە و ئەفەرمێ هەر کەسیش باوەڕیان پێ نەکا پشگیریان نەکا لەگەڵیانان نەبێ ئەفەرمێ ئەوە لە منە منیش لەوم یعنی ئەگەر موسڵمانێ ئێستا ئیمانەکەیشی لاواز بێت دیندارەکەیشی بێت بەس پشگیری زاڵم نەکا خوای پەروەردگار ڕەحمی پێکا ئەگەر پێنج فەرز لە مزگەوتا بێ بەس پشگیری زاڵمی کرد پێغەمبەر سەڵات وسەلام فەرمێەوە لە من نییە ئەو کەسەی کە زوڵمەکە خۆ زاڵمیش دیارە و دیارەکە اینجا ئەو بەڕاستی سەیرە هەر لە دەسەڵاتداری ئەمەویەوە کە ئومەویەکان حکمیان بە قورئان کردو بەڵام هەندێکیان زوڵم و ئەویان کردووە بێگومان هەر ئەوان لە سەردەمی ئەوانەوە فکرەی ئیرجاء پیا بووە ئیرجاء ئەو تاقم و دەستەیە بوون کە ئەیانوت بە هیچ شێوەیەک دروست نییە ئینسان ڕوبەڕووی دەسەڵاتداری زاڵم بێتەوە مادام ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله کە ئەوە هەر سەحابە و تابعین دژی ئەو فکرەیە بوون فکرەی ئیرجاء لە ئومەویەکانەوە هاتووە ئەوەی کە زۆرجار خەڵک ئەڵێ ئەمەویەکان یا ئومەویە ئەمەوی هەر کامێکیان لە ئەمەویەکانەوە تاوەکو ئێستێشی پێوە بێ ئەوەی لە وڵاتی موسڵمانانە حکومەکە هەوڵی داوە هەمیشە عەمامە بەسەری لەگەڵا بێ بەڵام لە بەرامبەریشە عەمامە بەسەری پاکمان هەبووە شۆڕشی کردو دژی زاڵمەکان ئەوە زۆر ڕێز و حورمەتمان هەیە ئەگەر ئێمە عەمامە بەسەر نەبووە فێری دین نابین ئێمە عەمامە بەسەر فێری دینی کردوین دەستی گرتوین خوێنمایی خەڵکی کرۆم مەبەسمان لەو عەمامە بەسەرانەیە کە بوون بە ئەدینەکەیان فرۆشتۆ بوون بە پیاوی زاڵم ئەوە لە مێژووی مسلمانانەوە هاتووە 14 سەدەیە وا بۆ 15 سەدەیەکی تەمامەستا ئیسلام لەگەڵ ئەوەشدا نییە کە کار بەدەست و حکمڕانێ ئەوەندەی کە بە ئیحرامی حەجەوە ئەبینرێ یان نوێژێگەکە لەگەڵ ئەوان نییە کە تۆ گەستەمی کرد بێدەنگی وەکو ئیبن تەیمیە فەرمێ ئەگەر مەغۆڵتان بینی قورئان لەسەر سەریدا نابوو ئەر بیکوژن چووکە ستەمکارە بێگومان کەواتە ئیسلام ستەم ئەناسێ نەکە ئەوە عیبادەتی شەخسی ئەگەر گریمان ڕاستیش بکە یعنی گریمان سەرکردی ڕاستیش بکە لەو چوون بۆ عومرەی یا لەو چوون بۆ حەجەی ئەگەر ڕاستیش بۆ عیبادەتی شەخسی خۆیەتی ئەیکا بۆ خۆی کردوێتی بەڵام چۆنە لەگەڵ میلەتەکەیە ئەوە گرنگە بەڵێ زۆر باشە مۆسا باز لە هاوسۆزی دەربڕین بۆ ستەم لێکراوان بکەین و کۆڵێت تەوەری دوایین بەرنامەکەم پێغەمبەری خوا فەرمودەیەکیە صلی الله علیه وسلم فەرمێ دەستی ستەمکار و ستەم لێکراو برا ستەمکارەکەتان و ستەم لێکراوەکەتان بگرن تا ئێستاشی لەگەڵدا بێ ئەم فەرمودەیە جۆرێ لە خوێندنەوەی دیکەی بۆ دەکرێت مەبەست لەم فەرمودەیە چیەوە ئێمە چۆن لی تێبگەین انصر أخاك ظالما أو مظلوما پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وای فەرمووە ئەو دەستەواژەیە پێش
وتەی پێغەمبەریش هەبووە لە ناو خەڵکا بەڵام ئەوان بەمانایەکی تر بەکاریان هێناوە ظالیمەن ئەوان هەر مەبەستیان بۆ بە هەموو شێوەی لەگەڵ یابی ئەوە دەمارگیری بۆ کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دواتر فەرموویەتی دەعەوها فەئینەها مونتینە فەرموویەتی ئەوە وازی لێبێنن چونکە ئەوە شتێکی بۆگەنە و ژیان تێکەیە ئەمی تریان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی سەحابە پێیان سەر بوو پرسیاریان کرد فەرموویان یا ڕەسوڵ الله باشە ئەو مەظلوم و ستەملێکراوە ئەزانین سەری بخەین بەس زاڵم چۆن سەرخەین فەرمووی دەستی بگرە مەیە لە زوڵم بکە جا ئێتر ئەمە وەکوتم ئەم زاڵمە لە ناو خێزان نابێت تا وەکو دوورتریش ئێستا ڕەنگە لەو ئیدارەی جەنابەت دێرە مەسەن لەم شوێنەیە لەم بینایە لەم کەناڵە فەزای احتیمالە زوڵمێک بکرێ نابێت لێی بێدەنگ بن کارمەندان و ئەوانە بۆ مەسەن بە چاوێک تەماشای کەسێک بکرێ بەچە ئەمە نمونەیە ڕەنگە ئیشەڵا ئومێدمان وایە نیشەشتیوە بەس مەبەستم ئەگەر زوڵمێ لەم بینایی تۆ هەبێت تۆ لێی بێدەنگ بووی ئێتر ئەوە کێشەت بۆ دروستە بێ ئەو فەرمانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم شکان ئەفەرمێ براکەت مەیە لە زوڵم کە ئەزانی من زوڵمەکەم ئەبن بەرە ئەو لا بڵێ ماوەسا گیان زوڵم مەکە ئەوە تاوانەوە گوناهەوە چی ئیلا ئاخری ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوای فەرمێ دەستی زاڵم بگرە مەیە لە زوڵم بکە ئێتر ئەم زاڵمە هەر پلەپایەکی هەندێ زاڵمیش هەیە ئینسان هەر دەستی پێناگە بەڵام ئەتوانێ بەدەم منعی زوڵمەکەی بکە و ڕوبەڕووی بێت پێت وانە فەرمودەکەی دیکە کە فەرمێ ئەگەر خراپەیەکتان بینی بە دەست هەوڵی گۆڕینی بدەن ئەگەر نەبوو بە دەم پاشان بە دڵ پێتان ناخۆش بێ ئەمە ژەر بۆ دەربڕینی هاوسۆزیەک بێت کە ئێمە لێرەوە ناتوانین دەستمان بگاتە ستەمکارانی بۆرمایان بۆ ناتوانین خواردنێک یا پەناگەیەک بۆ ستەم لێکراوان دروست بکەین بێگومان جارێ ئەم وەزعی کە دروست بۆ مسلمانانی بۆرما کە لە هەفتەیەکە ئەوەی کە دیارە 3000 مسلمان کوژراوە بە ناشرینترین شێوە و 2600 خان و سووتێنراوە هەر زۆر بە شێوەیەکی زۆر ناشرین کە جارجار ئێمە لە هەندێک بەرنامەش تا دڕندە ئەوانە بینین ئەوەندێک کە برسیەتی نیەچیرێکەگری ئەوتر لەوانەی ترە گەڕێ وازی لێنێ بەڵام ئەمەی ئەمان لە دڕندەی زۆر سەریترە ئەمە هەر کەسێک بیکە عنی ما گەر بەرامبەر بە مسلمان نەکرایە ئێستا دنیا لێ هاتە ئەوە هەموو عالەمە هاتە قسە لێی بەڵام ئەو هەموو مناڵە ئەسووتێنرێ ئەو هەموو مناڵە ئەبژێنرێ ئەمەی کە ئەمڕۆ ڕسمێک بڵاو کرا بۆ کەسێکی گەورە چۆتە سەر مناڵێکی شیرەخۆرە بە هەردوو پێیەوە ئەم هەموو دیمەنە نە یونسکۆ قسەکە کە ئەوە تایبەتە بە مەسەلەی مناڵ و مناڵ پارێزی و ئەوانە نەمافی مرۆڤ دێتە دەنگ نە وڵاتە زلێزەکان قسەکە نە ئەم هەموو وڵاتە عەرەبیە کە هەیە خۆی بە موسڵمان و نوێنەری موسڵمان و ڕەنگە هەندێک مامۆسا بڵێمانە زیل و ڵاوچی و ئەوانە ناخێسە مامۆسامانەیە ئەڵێم خەلیفانە ظلی خوان سێبەری خوان لەسەر عەزابێ بە هەموو شێوە دیفاع لێ بکەی باشە زلی خوایە بۆ نایەتە جواب لەسەرەوە موسڵمانێک هەمویان دەست بەرزەکەنەوە وڵای من بەس لەسەر موسڵمانە خۆ هەروایشە ئەنا ملیۆنی کەس لە ناو 50 ملیۆنە نفوسی میانمار 51 ملیۆنە بە پێی ئیحسای 2014 ئەوانە با ئێستا 6 ملیۆن بێ ملیۆنی موسڵمانە بێت چی بکە هیچی پێ نییە موسڵمانە بەس ئەوە نوتێتی ئیلا ئەن قالوا ربنا الله بە هەموو شێوێک دژایەتێکرێ هەر کەسێک ئەم دیمەنانە ببینرێ دوعای خێر بۆ ئەم موسڵمانانە نەکا ئەم وەزعی پێ ناخۆش نەبێ ئەوە ئەبێ زۆر لە ئیمانی خۆی بترسێ چونکە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمێ هەر تاوانێک لەسەر زەویە کرا ئەو کەسەی لەوێ بێ و پێی ناخۆشەوە وایە لەوێ نەبوو بێ ئەو کەسەی لەوێ نییە و پێی خۆشەوە وایە لەوێ بوو بێ یعنی ئێستا ڕەنگە خەڵکێکە بێ زۆر نەکبەت بێ موسڵمانیش بێ بڵێ دەستیان خۆش بێ خۆمانە چەند ساڵێ مێش چەوسێنراینەوە کەس قسەی نەکردووانە حاڵەتی وای شەبیستی ڕەنگە ئێستا خەڵکە بێ لە ناو مزگەوت ئەو قسێ بکە ئەمە بێ زۆر لە ئیمانی خۆی ئەمە شەر هیچ فەرقێکی بەشدارە لەگەڵ ئەو چەند قەتڵەکە کراوە لە ماوەی هەفتەیەک ئەوتم 3000 قەتڵ تاوانی زۆر گەورەیە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمێ ڕوخاندنی کەعبە ئێستا کەعبە بڕوخێ بێ موسڵمانان چیان لێ بێ هەموو ئێتر ژیانیان تیە کەشێ هەمووی دێتە دەنگ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمێ کوشتنی موسڵمانێک بە ناحەق یەک موسڵمان ئەهوەنتر و سوکترە لە لای خوای پەروەردگار لە ڕوخاندنی کەعبە 3000 مسلمان بەڕەسمی کوژراوە و سوتێنراوە وەکوتم بە شێوەیەکی زۆر ناشرین لە ماوەی یەک هەفتەیەکە ئەبێ چەندێکی تر سوتێنرابێ و کوژرابێ و ئەوانە کە خەڵکیش لێی نایەتە دەنگ اینجا سەیرەکە لەوەیە ئەم هەموو مسلمانە لی بێدەنگە من پێرێ لە هەواڵێکا بینیم لە رووسیا مزاهرە بوو رووسیا ئیلحادی و شوعیەت و چی و ئەوانە مزاهرەیە کە مسلمانی ئەوەی پێکراوە وەرەقەیەک بەرز کاتەوە بڵێ من هاوسۆزی خۆم دەرەبڕم دەبایەمیشەوە بکەینیش نەبێ مسلمانی هەرەوە باسکە مامۆستایەک دوو قنوت بخوێنێ لە نوێژی بەیانی و عیشا و مەغریب وانە بۆ خەڵکە بڵێ دوعای خێر بۆ هەموو مسلمانە بکەن بەس لەبەر ئیسلامەتیەک و خۆمە هیچیان نییە اینجا خۆمە عەرەبیش نییە بڵێمە دیفاع لە عەرەب واناکەین ئەمە مسلمانێکی مەزلومە وەڵا هەر کەسێ ئەم زوڵمەی لێ بکرێ گەر لە قیمەی کوفری شابێلی بکرێ پێویستە ئینسان وە دەنگ بێ و قسە بکا و ئەوانە مامۆستا گەر ستەم لێکراوەکە کافر بێواتە موسڵمان نەبێ هەستی ئێمە هاوسۆزی ئێمە لەو کاتیا چۆنچۆنی ئەبێ مسلمان هەر هاوسۆز بێ بۆ کەسێک کە ستەمی لێ ئەکرێ وەلەوچی ئەگە مسلمانیش نەبێ بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمێ ئەگەر کافرێکیش کە بێوەیە یعنی دژایەتی دین ناکە
من قتل معاهدا معاهد يعني پەیمان لە ئەستۆ کەسێک کە لە وڵاتی مسلمانانە ئەژێ و بێوەیە هیچ زەرێکی نییە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر کەسێ ئەویش بکوژ يعني مسلمانێک بیکوژێ بڵێ ئێمە کافرە با بیکوژن پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ لەم یەجید رائحة الجنة ئەفەرمێ ئەو مسلمانەی کە کافرێکی بێوەی ئەکوژێ ئەوە بۆنی بەهەشت ناک. ئەم جارە لە هیچ دین و پەیامێکان نەبووە یعنی چی پەیامی ئاسمانی یا پەیامی دەستکرد نەبووە مناڵ و پیرێژن بکوژنێ. يعني ئەمە لە هیچ دینێکان نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەرچی سوپای ناردووە بۆ جەنگ لە هەموو کتێبەکانی سیرە و حەدیثا بخوێنەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاری ئەو سوپایی کردوتیتی ئامان دەست بپارێزن لە ئافرەت و لە پیر و پەککەوتە و لە مناڵ و ئەوانە ئەم هەردێکینەکەی خۆشێتی میلەتی خۆشێتی کوژە شتێکی زۆر سەیرە بەڕاستی بەڵام وی کە فەرزە لەسەر ئێمە وەک تەوەری بەرنامەکە هاوسۆزی دەربڕینێک یعنی مسلمان ئەگەر بۆ ئەمە نەجوڵێ ئیمانی نەجوڵێ هاوسۆز نەبێ بۆی ئەبێ زۆر لە ئیمان هاوسۆزیە بەچی دێتە دی بۆ نمونە ئێمە لێرەوە هیچمان پێ ناکرێت لە ڕووی دارایی و ناتوانین شتێ بنێرین یام چۆنی ئەم هاوسۆزی خۆمان دەربڕین لە دوعایەکەوە تا فرمێز ڕشتنێک تا بۆ نمونە کۆبوونەوەیەکی ناڕەزایی ئەمان هەر پیانە گوترێ بێگومان ئەوەی کە مسلمان چی بۆ ئەکرێ بەپێی ئەو وڵاتەکە هەیە لای کەمی هەمومان دوعامان بۆ ئەکرێ ئەوانە هەمومان دوعا بکەین دەست بەسکەنەوە بە دڵێکی پاخوای پەروەردگار لە ناویان بەرێ ئەگەر ڕاستیش بێ هەواڵێک لە فەیسبووکا کە شەوی ڕابردوو بوومە لە زەیەک داوێتی لە معبەدەکانی ئەوان ئەو شوێنەی کە ئەوان بتیتیا پەرستن زەرێکی زۆیان لێداوە حتممە ئەگەر خەڵک بێدەنگ بێ خوای پەروەردگار دێتە وەڵام لەسەر خەڵکی مەظلوم چکە ئەوە فەرمودەی خوایە وعیزەتی وجەلالی لأنصرنك ولو بعد حين ئێمە دڵنیاین لەوەی خوای پەروەردگار حەقی ئەم مسلمانە مەظلومانە ئەسێنێ بەڵام منێک وەکو مسلمانێک لێرەوە چیم هەیە بۆ ئەم مسلمانە ئەوەی فەرزی سەرشانی ئێمەیە ئەوەی خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ ولا تعاونوا على الإثم والعدوان ئامان وریابن نەکەن بە هیچ شێوەیە کۆمەک بن بە قسەیەکیش بێت لەسەر تاوانێک گوناهێک دەست درێژێ کە ئەکرێتە سەر هەر مرۆڤێکە دوعای خێر بکەین هاوسۆزی دەربڕین ئەگەر لە شوێنێک شاکۆبوونەوەیە کرا ناڕەزاییەک دەربڕە ئینسان بەشدار دەبێت ئەم جار ئیعلامە بێ زۆر بە چۆن دەڵێ خستی باسی ئەم مۆزع بکە بێ ئەم مۆزع زۆر بەوە بگرێ من بیرم لەوە کردەوە ئەگەر ئەوە ڕاست بێ یاسینارە بێ داعش یەک کەسی کوشت بێ کەسی سووتان یەک سایق تەیارەیەک ڕاستە یاسینێرەوە نازانین گریمان ڕاستە ئەوە ڕاستە داعش یەک کەسی کوشت ئیعلام چی کرد هەمومان پێمان ناخۆش بوو هەموو مسلمانیش پێی ناخۆشە مسلمانێکە کوژرێ و ئەوانە لەبەرەوە مسلمان بوو ئەو سایق تەیارە مسلمانە هەرچیەکە نازانین بەڵام لە وڵاتێکی مسلمانە بوو یەک نەفەری سوتانەوە هەموو دنیا هاتە دەنگ لەسەری بە ئیعلامی ئیسلامی و عەلمانیشەوە کاتێکە ئیسلام نەهی لە سوتاندنیش ئیسلام نەهی لە سوتاندنیش کردووە بەڵام ئەم خەڵکە هیچی لە هیچانیە یعنی ئەو سایقتیارێ بۆ خەڵکی سوتانەوە ڕەنگە خەڵکێکی سوتانە بێ و ئەوانە جۆرێک لە جۆرەکان مستحقی عقوبەیەک بوو بێ بەڵام ئەم خەڵکە هیچی لە هیچانیە ئەم خەڵکە مناڵە نازانێت دنیا چییە تازە هاتوتە دنیاوە پیرێژنە پەککەوتەیە ئەسووتێنرێ و ئەوانە ئیعلام هیچ دەنگێک نییە بەڕاستی یعنی زۆریش سەیرە و جێی داخە بۆیە حەقی خۆیەتی ئەوەی کە لە ئیعلامایە ئەو بابەتە ئەمە وەک دین چکە ئێمە هەموو شتێکمان دین تەداخولەکە ئیعلامیشە بێ دین تەداخلی بکە سیاسەتیشە بێ دین تەداخلی بکە ئیلا ئاخری زۆر باش مامۆستا ئێمە وەکوڵێ لە سەروی هەموویەوە هەمیشە کورد بەگلەیە لە کەسانێک کە خۆیان بە برای دینی ئەزان لە عەرەب و تورک و فارس وڵاتانی دیکە کە لە کاتی کیمیایی و ئەنفال و ئەم شتانە بە دەم کوردەوە نهاتوون لە ئێستا وەکو جەنابەت فەرموود مسلمانی وایە دەڵێ هەر ئەوەندەی کە میانمار بۆرمە بە دەنگێمە و نات لە کاتێکە لەو کاتەوە چێ هۆکارەکانی ڕاگەیاندن و گواستنەوە کەمتر بوو بێ کەمتر دەنگی چەساوایی ئەمە بە گوێی گەلانی دنیا گەشت بێ چۆن ئێمە لەگەڵ ئەمە تەعامل بکەین ئەمە نەخوێنینەوە کە کاتێک تۆ لەو کاتان نەتوانێت بە دەنگ منەوە بێ لە ئێستای ئەبێ ئێمە هەرا سۆزیە بەوان دەرببڕین من ئەوە پێم وایەوە فێڵی شەیتانە چ بە شەیتانی ئینس و جنیشەوە ئەوە فێڵە چونکە ئێمە ئەوە تا بە عەمەلی خزمەتێکی ئەوارەی عەرەبەیەکەین هەر زۆر بە عەمەلی ئەو پەر ڕێزمان لێیان گرتو لە ئیعلامیشەوە ڕەنگە خەڵک بەس کە وەک هاودین دێتە پێشەڵین با دوعای خێرمان بکەڵێ نادوعایان بۆ مەکە ئەی تۆ لاو خزمەتێکە یعنی چی ئەوسە باشترین خزمەتی ئاوارە لای ئێمە بڕۆشی عەرەبێ بیدیۆ ناڵێ زۆرترین خزمەتمان کراوە بە عەمەلی خزمەتێکە بەس وەک دینەکە کاڵی با دوعای خێر بۆ مسلمانە بکەم لەو پەر ئەڵێ با بۆ نەهاتنە دەنگ لەسەر ئێمە لەو لایشەوە بە عەمەلی خزمەتێکە بۆی ئەوە چاواشەکردنی خەڵکە بەڕاستی لەوە دوایی ئێمە گریمان وایش بوو بێ ینی گریمان ئێمە خەڵکێک لێمان وە دەنگ نەهات بێ کە زوڵم لە ئێمە کرا لە 1970 لە 91 لە ئیلا ئاخری چەندێک زوڵممان لێ کراوە کەسێک بە دەنگ ئێمەوە نەهات ئەوە لە ڕووی شەرعیەوە کەسێک کە خراپە لەگەڵاکە و نانەجیبێت توش بێ خراپەی لەگەڵاکەی شتیوا لە دینی ئێمەیان نییە دەی با ئێمە پیاو بین ئێمە وەکو ئەوانەکەی جا ئەگەر ئێمەش وامان کرد یعنی چی
يعني ما زۆر سەیرە تۆ بڵێ خەڵکێک دیفاعی لە من نەکڕ وەڵام منیش ئێستا دیفاعی لێ ناکەم ئەخە دەی ئیشەکەی ئەو هەڵەیە تۆش نابێ هەڵەکەی ئەو دووبارەکەیتەوە ئەبێ بەعەکسەوە ئەو پەڕی هاوسۆزی بۆ دەربڕی ئەگەرچی من قەناعەتم وایە وەزع زروفەکان زۆر جیاوازن کاتی خۆی کە زوڵم لە ئێمە کراوە ئیعلام کوا هەبووە فەیسبوک وا هەبووە مەسەن بەم شێوازە ئێستا جارێ شتەکە ڕووی نەداوە سەر بە پەلەیەکە نووسرێ ئەوانە بۆیە فەرق زۆرە ئەگەر گریمان هیچ فەرقێکیش نەبێ ئەوە ئەو پەڕینانە جیبیە من ئەڵێم دراوسەکەم زوڵمم لێک با منیش زوڵمی لێ بکەم قورئان وای نەفەرموو مامۆستا سعودیە لە ئێستای خۆی بە مەرجعی موسڵمانان ئەزانێت ساڵانە لە ڕێی حەج و ئەرکە دینیەکانەوە لەوەچێ بە یەکێک لە سەرمایەدارترین وڵاتەکاندا ئەندرێ ئەم هەموو خێر و خۆشی و کاریگەریەی هەیە لە دنیاە کە ئێمە وا دابنین بڵێ سعودیە مەرجعی موسڵمانانە ئەرکی سعودیە بەرامبەر بەم هەموو ستەمە چێ لە کاتێکە یەکێکیشە لە ئەڵقە لە گوێیەکانی ئەمریکا وڵاتانی زلهێز چۆن ئەتوانێت ئەم ستەمە لەسەر موسڵمانان لابە چۆن ئەتوانێت بەوە دەنگی ناڕزایی خۆی بگەێنە بە وڵاتانی گەورە زلهێز وڵای جارێک ئەوە ڕاستکەینەوە سعودیە وەکو دەسەڵات مەرجعی ئێمەی موسڵمان وەکو ئەگەرێک ئەوەی کە مەرجعیەت ئێمە ئەوش دوو شوێنە پیرۆزەیە بەس شوێنەکانە جینا ئەو خەڵکەیشی قەنەعەتم ئەو خەڵکەش لەوێ وتارەدا لە عەرەفاتەوە مەرجعی ئێمە نییە بۆ خۆی قساکەوانە شتێکەڵێن ئەوە هیچ مەرجعی ئێمە نییە سعودیە بە هیچ شێوەیە ئێمە بەڵام وەکو مسلمانانمان خۆشەوێ خزمەتی خەڵکەکەن خوا جەزایاندا ماڵیان ناوە بێ دوعای خێران بۆکەن لەو خزمەتکردنەوەوانە بەڵام وەکو دەسەڵاتێک بۆ خۆی دەسەڵاتدارێکە و زوڵم و ستەمەکە بەس ئەتوانێت زۆر شت بکە ئێستا سعودی سعودیە لەبەری وڵاتێکی زۆر دەوڵەمەنە کێشە و مەشاکلی نییە بەدی وە سەطحی و زاهیریەکەی بەڕووکەشەکەی مەرجعی موسڵمانانەوەی کە تۆ ئێڵێت و خەڵکێک شێڵێ ئەگەرچی لای ئێمەوانیە ئەوە بۆی ئەتوانێت زۆر شت بکە یعنی خۆیش نەبێت توانێت قسەیەک بکە بڵێ کاکە بۆ لەو خەڵکاکەن سەردانێکی ئەم کە دوو قسە بکە ئەوە بەڕاستی شتی زۆر پێکرێ بەڵام زۆر سەیرە یعنی کە هیچ نایەتە دەنگ و ئەوانە بەداخەوە مامۆستا هەر لە باسی ئەو فەرمودەی کە جەنابێت ئاماژەت پێدا ڕووخاندنی کەعبە لای خوا زۆر ئاسانتر و ئەهوەنترە لەوەی کە خوێنی موسڵمانێ بە ناحەق بڕژێن لە هەر نەگەر موسڵمانێت تەنها مرۆڤێک ساڵانە کۆمەڵی وڵات هەند زۆر گرنگی بە قودس ئەدەن لە کاتێکا قودس لە دوای کەعبەشەوە دێ لە پیرۆزیە لە دوای مەدینەشەوە بۆ نمونە ڕۆژی بۆ دانێن ڕێپێوانی بۆکەن تەنها لە پێناو بەرزکردنەوەی بەرژەوەندی سیاسی خۆیانە بەڵام لە ئاست ئەم ڕووداوە زۆر کەمتەرخەمن هەر بێدەنگن ئایا بەڕاستی قودس گەورەترە لە خوێنی موسڵمانانێک کە بە هەزارە هەنیان لێ ئەکوژێ لە بۆرما و لە وڵاتانی دیکە یا ئەمە تەنها بۆ بەرژەوەندی خۆیانە بێگومانەوە ئەتر نیەتی خۆیان نەزانێ ئەگەر نیەتی وایە دیفاع لە قودس و ئەقسا و ئەوانە بکە ماڵی ئاوا بێ و خوا پاداش دێداتەوە بەڵام زۆر جار ئەو ڕۆژانە ئەو بۆ نەشتانە کراون بەشتی سیاسی و مەرامی خۆیانی تیا جێبەجێەکەن ئەجینا بە حەقیقەت وانە وەکوتمان ئێمە قودس دوای مەکە و مەدینەش دێ پێغەمبەری خوایش عەلەیهی سەڵات و سەلام وای فەرمی خوێنی موسڵمانە ئەبێ خەڵک بەدەنگ بێ هەمووی ینی بەداخەوە زۆر سەیرە کە هیچ وڵاتێکی ئیسلامی نازانم من نەمبیستۆ تا ئێستا هیچ وڵاتێک بەڕەسمی ناڕەزایی دەربڕێ بێ هیچ نەبێ ئیدانەیەکی بکا بڵێ ئیدانەیە وەزعاکەمەوانە هەر بۆ خۆی بۆ دنیا و قیامەتی بڵێ خوای ئەوە نەم پێکرێ بەڵام حتمەن ئەویش دەستی بڕوا ڕەنگە لەوان باشتر نەبێ ڕاستە بەڵێ مامۆستا زۆر لەلایەن دیموکراسی خوازان و وڵاتانی دنیا و باز لە مافی مرۆڤەکرێ باز لە مافی منداڵەکرێ باز لە پاراستنی شکۆی مرۆڤەکرێ بەڕاست ئیدی کاتی ئەوە نییە ئێمە بڵین کە هیچ شتێک نییە بەناوی مافی مرۆڤ و مافی منداڵ و مافی پیر و پەککەوتە و ژن و ئەم شتانە ئەمە هەمووی وەکۆڵی قسەیەکی باق و بریق و درۆزنانەیە لەلایەن دیموکراسی خوازان و وڵاتانەوە دەکرێت کاتێک ئەمە بە چاوی خۆیان نەبینن بەڵێ طبعا ئەوە ڕۆژ بە ڕۆژ لای ئێمەی موسڵمانەوە یەقینە هەر کەسێک ترسی خوای نەبوو ئەوە ناتوانێت مافی خەڵک دابینکا و عەدالەت و دادپەروەری وەکو پێویست ئەتوانێت لە بوارەکانی ژیانە عەدالەت جێبەجێکا بۆ ژیانی خۆی بەڵام ناتوانێت عەدالەتی مطلق لای ئێمەی موسڵمان سەرچاوەی عەدالەت خوایە هەر کەسێکیش ترسی خوای بوو خۆیە پارێزێت لە زوڵم و ستەمکردن ترسی خوای پەروەردگاری نەبوو زوڵم و ستەمەکا بە ئارەزووی خۆی شوێن هاو ئارەزووی خۆیەکەوێ بۆیە ئەوە ڕۆژ بە ڕۆژ ئێمە یەقینەکەمان زیاترەکە خەڵکێک کە ئێمە پێمان وایە دیفاع لە مەزلومەکە ئەم هەموو ڕێکخراوە زلوزە بەلاحە هەیە ساڵانە چەندێک پارەیان بۆ تەرخانەکرێ و چی ئەوانە من یەکێ لە وێنانەی کە بینیم بە سەر جەنازەکانە ڕسمینی سەلیب ئەحمەرەکەی لە ملا بوو ینی ئەوە هەر زۆر پێسەیر بووینەکەی لە ملا بوو سەلیبەکە و لێشی نووسرا بوو سەلیب ینی زۆر سەیرە تۆ بە حیساب ڕێکخراوێکی کە بەهانای خەڵکەوەچی و ڕەنگە زۆر شی باشیان کردبێ بەڵام ئەوەی بۆمان دەرەکەوێت کە ئەمە زیاتر بۆ کۆمەڵێک مەرامی سیاسی خۆیانە و زیاتر بۆ هاوڵاتی خۆیانە هاوڵاتێکی خۆیان وای لێ بێ وڵا احتیمال ئێستا و ئاژەڵێک شتێک وای لێ بەهاتە
هزار کەس باتایەتە دەنگ لەسەری بەڵام ئەو هەموو مسلمانە وای لە دێ و کەسیش قسە ناکا بەڕاستی ئەوە ئەبێ ئێمەی مسلمان وریابین فری و نەخۆین بە خەڵکێک کە دوور لە خوایە بە تەمابی ئەو خەڵکە عەدالەتت بۆ بێنێتەوە مافەکانت بۆ بێنێتەوە شتی وا زۆر مەحاڵە زۆر دوورە ئەگەر بۆیش بێنێتەوە لەبەر مەبەستی خۆی کاشتە بەڵێ مامۆستا ڕۆڵی میدیا لە دەربڕینی ئەم هاوسۆزیە لە کاتێکا ئێستا لە کورداوە لە لایەنە ئیسلامیەکان کۆمەڵی میدیای بەهێزی ئاسمانیمان هەیە وە لە فەیسبووکە خەڵک بەڕاز ئەمڕۆ فەیسبووک پڕ بووە لە دیمەنی ئەم مسلمانانە ڕۆڵی میدیا لە دەربڕینی هاوسۆزیە چییە؟ میدیا ئەتوانێت هاوسۆزی و هاوخەمی میلەتەکەی بگوازێتەوە بۆ وڵاتانی دنیا و بۆ ئەو مسلمانانە بێگومان ئیعلام ناوەکەی بەخۆیەتی ڕاگەیاندن و ئیعلام ئەوانە ئەوە بێگومان ناوەکەی بەخۆیەتی ئیعلام زۆر شتی پێکرێەوە ڕنگ بێ ئێستا زۆر مسلمان هەبێ لە کوردستانە ئاگای ئەم دەنگ و باسە هەر نەزانێ یعنی ئێستا زۆر مسلمان هەیە لە وڵاتێمێ نازانێ ئەم هەفتە کە جژن بووە 3000 مسلمان بەبێ تاوان کوژراون هەر ئاگایشی لێ نییە وەکوتم 2600 خان و بەڕسمی واڵەت لەبێ چەندێک بێ ئەوەندە خان و سووتێنراون هەر بە خێزانەکان و هەر سووتێنرا و ڕوخێنراوە بەسەریا ئەوانە ڕەنگە خەڵکی زۆرە بێ ئاگای هەر لەوە نەبێ حەقە پیشان درێ ژانە لێ دێتەوە بۆی خەڵکێک بزانێت کاکە ئەوە زوڵ مستەمێکە لە خەڵکێکە کرێ هیچ زەمبێکشیان نییە هەر ڕەنگە چەقۆیەکشیان پێ نەبێت داماوانە خەڵکی ترە کوژرێڵێ مەتیرۆرستە و زەرەری هەیە بۆ ئەمنی قەومی ئەمانە خۆمانە هیچیان لە هیچیانێ دامان هەر هیچیان پێنی هەر لێیان گەڕێن بەس بەو کولە مەرگی خۆیان بژین بەوەی شەوە وازیان لێنیان بۆیە ئیعلامە بێ لەم ڕۆژگارەیە زۆر ڕۆڵی هەبێ ئەوەی ئیعلامەکو کەناڵەکان ئەمجار مزگەوتەکان یعنی مزگەوتەکانە بێ زۆر دەوریان هەبێ لەم مەسەلەیە ئەمە حەقی خۆیەتی لە هەموو کتێبەکانی ژەرعەوە لای هەموو مەزهەبەکان ئەڵێن لە حاڵەتی هاتنی بەڵا بۆ سەر مسلمانان لە هەر شوێنێکی ئەم سەرجەیە بێ قونوتی نازیلە بخوێنرێ کوا قونوتی نازیل ئەبێ قونوت بخوێنرێ سا بێ هەر پێنج فەرزەکە مامۆستایان کە ئەوەی کە میحرابوانانێ قونوت بخوێنن بۆ خەڵکێک کە زوڵم مستەمیان لێ کڕێ ئەوانە بەڕاستی یعنی حەقی خۆیەتی هەموو مسلمانێک وە دەنگ بێ ئەمە شتێکشە لەبەر خوای پەروەردگار یعنی چۆن ئێمە نوێژەکەکەین فەرزە لەسەرمان ئەمەش فەرزە یعنی هیچ ئازایەتێکی تیان نیە من دوعایەکی خێر بۆ مسلمانێ بکەم کە بە ظلم و ئەوە هیچ ئازایەتێکی تیان نیە دوعا لە زاڵم بکەیت چونکە خوای پەروەردگار پێش هەموو کەسێ فەرمی ئەلا لعنة الله على الظالمین خوا خۆی نەفرەتی کردووە لە زاڵم دەبا مێش نەفرەتی لێ بکەین دوعایەکی شەڕی لێ بکەین خوای پەروەردگاریش بێگومان دوعاکان جیرا مەسیر و سەرنجامی ستەمکار و ستەم لێکراو بۆ نمونە ئەم زوڵم و ستەمە بەکوێ دەگام خوای گەورە چۆن چۆنی باسی کردم پێم خۆشە کۆتا ئاەتەکانی سوورەتی ئیبراهیم ئەوەی کە خوای گەورە باز لە سەرنجامی ستەمکارانەکە لە ڕۆژی قیامەتا کە بە چاوی ئەبلەق و پڕ لە ترس و ترسەوە دیانە بەردەم مەحکەمەی خوایی بۆ ئەوەی بینەرانی بەڕێژی ئیستفادەیەک لێ ئەگەر جەنابەت لەو مەسیر و سەرنجامە ئەومان بۆ باسکەی من زۆر سپاس دەکەم دیارە ئەوە قورئان لەو کۆتایی سوورەتی ئیبراهیمە خوای پەروەردگار باسیەوە کە لە دنیایە خوای پەروەردگار فەرمی وا مەزانن خوا غافڵەوە کول ئەوڵ ئاماژەمان پێکرد خوای پەروەردگار ماوەی هەیە بۆ هەموو شتێک لەو ماوەی خۆی ئەو زاڵمە ئەگرێ و لە ناوی شێبا و ئەوە لە دنیای لە قیامەت خوای پەروەردگار فەرمی زۆر خراپ حەشرەکرێن زۆر خراپ سزا ئەدرێن ئەوەی کە قەتران هەر لە کورچە لامە بێ قەترانی پێڵەنجلی قەترانی کە ئەکرێتە بەریان کە ئاگرە و قیر و ئەوانەیە ئەوە خوای پەروەردگار باسی سزایەنەکە ئەوەیشی کە لەگەڵایەتی خوای پەروەردگار فەرمێ لەگەڵ ئەوە حەشرەکرێ و ئەوەی کە پشتگیری ئەو زاڵم و ستەمکاری کردووە لە ڕووی دنیاییشەوە ئەڵێن ئیبن بەتوتە ڕەحالەی مسلمانان ێستا عەرەب بەڵێ ڕەحالەی عەرەب ڕەحالەی ئێمە لە چۆن لە مێژووی خۆمانە کۆمەڵێشتی زۆر مەزنمان یەک لەوانە پیاوێک بەناوی ئیبن بەتوتەوە کە 25 ساڵ زیاتر گەڕاوە ویستێتی هەموو عالم بگەڕێ کاتی خۆی نزیکەی 8 سەدە پێش ئێستا ئیبن بەتوتە کە گەڕاوە زۆر شتی بینیوێکە لەو شتانەی کە تۆماری کردوڵێ پیاوێکی پیر ئاوا قسەیە کرد بۆ زاڵمێک ئەوی بە زاڵمەکەی ئەوت بە مەلیک و دەسەڵاتدارەکەیت ئەم خۆڵەی کە تۆ ئێستا لەسەریت هزار دەسەڵاتدار بەسەریات ڕۆیشتووە و هاتووە ئێستا لەژێر ئەو خاک و خۆڵیان لەبەرەوە مەسیری زاڵم هەرەوەیە چێتە ژێر ئەمڕۆ بە یاسبێ بێ هەرەبێت یا بچێ زاڵم و ستەمکار ئەوە گومانمان لەوەیانە ئەمجار بۆ قیامەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ هەر کەسێ ماڵی خەڵکێک بخوا بە زوڵم خوای پەروەردگار لە قیامەتە ئەی سووتێنێ پیاوێکوتی یا ڕەسوڵ ئەڵڵا ئەگەر ئەو زوڵمە شتێکی کەمیش بێ فەرمی ئین کانە قەضیبا من ئەراک پێغەمبەر سەڵات فەرمی ئەگەر چڵە دارسیواکێک بێ زوڵمی کردبێ خوای پەروەردگار لێسەنێتەوە وەکوتم ئێستا خەڵکی زۆر زوڵمەکە یعنی مە باسی زوڵمە گەورەکەمان کرد فەرزە لەسەرمان هاوسۆزیان بۆ دەربڕین بۆ ئەو مسلمانە مەزلوم و ڕەش و ڕوتانە بەڵام خۆشمان بەسەر خۆمانە بچینەوە چەند مسلمانی نوێژخوێنێ حەق تا ئێستا حەقی خوشکەکەی نەداوە حەقی براکەی نەداوە حەقی خێزانی نەداوە حەقی دراوسەی نەداوە ئەمانە هەموو زوڵمن هەموو سەرنجامیان خراپە هەر کەسێ زوڵمکە خوای پەروەردگار نایخاتە باش چەند مسلمان هەیە ئێستا لە بەتایبەتی لە لادێکانە
زەوی خەڵک داگیرەکە لە کاتێکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ یەک بە زەوی داگیرکەی بە زوڵم خوای پەروەردگار بە حەوت تەبەقەی زەویە ڕۆیەکە کاتە تەوقێک و خاتە گردنی لە ڕۆژی قیامەتە یعنی خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە ئەفەرمێ ونضع الموازين القسط ليوم القيامة فلا تظلم نفس شيئا خوای پەروەردگار ئەفەرمێ تەرازویەک دانین بە عەدالەت بە ئەندازەی مسقالە زەڕێ چاکە و خراپە خوای پەروەردگاری کێشێ لەبەرەوە مسلمانە بێ زۆر بیرکاتەوە وەڵا یەک قسەی ناخۆش بە مسلمانێ وتبێ ئەگەر دڵی یەشا بێ خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە ڕاتەگرێ ئەڵێ لە فڵان ڕۆژە تۆ قسەیەکت بە گوت ئەبێ خوای پەروەردگار ئەبێ سزاکەی بدێ و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ زوڵم عاقیبەتەکەی ئەوە نەخراپە تەنانەت ئاژەڵێک کە شاخدارە زوڵمی لە ئاژەڵێک کردووە کە شاخی نیە ئاژەڵ تەکلیفی لەسەر نییە عەقڵی نییە ئەوەنە خوای پەروەردگار فەرمێ لەبەر زوڵمەکە بێ سزایەکەی بەمەوە ئەبێ ئەم ئاژەڵەی کە شاخی نەبووە لە ڕۆژی قیامەتە لە مەحکەمەی خوایە بێ بەبەر چاوی ئەو خەڵکەوە بڵێ ئەم ئاژەڵە شاخدارە زوڵمی لێم کرد خوای پەروەردگار فەرمێ ئادەی قۆچی لێداوی زوڵمی لێ کردووی چی لێ کردووی وەکو خۆی لێکەرەوە ئەم جارە بنەوە بە خۆڵ و تیا ئەچنەوەوانە مامۆستا فەرمودەیەکی دیکەش هەیە کە مرۆڤ ستەمکار بە پێی ستەمەکەی خۆی لە ڕۆژی قیامەتە ئاڵایەکی دەدرێتە دەست و ستەمەکەی تا چەند گەورەتر بێ ئەوەندە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لكل غادر لواء ئەو کەسەی غەدری کردو لە ڕۆژی قیامەتە ئاڵایەکی پێ و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە ئاڵاکەیان نووسراوە ئەوە زوڵمی فڵانی کوڕی فڵانە لە فڵان کردوێتی مامۆستایان زۆر سپاس دەکەم و خوای گەورە پاداشتی بەخێر مێدەوانی شتێکمان گوت پێ و جێی ڕەزامەندی خوای گەورە و بێ زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تام ساتە بینەری بەرنامەی باس و خواز بوون بە ئومێدی ئەوەین خوای گەورە زوڵم و ستەم و ناڕەحەتی لەسەر تەواوی مسلمانانی جیهان و گەلە بەژمەینەتەکان لە ئەبا بە میلەتی مسلمانی کوردیشەوە تا بەیگەیشتنەوەیەکی تر بە خوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ